سێ ساڵی تەواو بەسەر هەڵگیرسانی جەنگی نێوخۆی سووداندا تێپەڕ بوو. وڵاتەکە بە فەرمی پێی نایە چوارەمین ساڵی یەکێک لە خوێناویترین ململانەکانی کیشوەری ئەفریقیا. ئەو جەنگەی لە 15 نیسانی 2023 وەک پێکجادانێکی کاتی دەستی پێکرد. ئێستا بووەتە کێبڕکەیەکی نێودەوڵەتی و هەرێمی و قەیرانێکی مرۆیی بێوێنە. دوای تێپەڕبوونی 3 ساڵ سوپای سوودان بە سەرۆکایەتی عەبدولفەتاح بورهان بە بەکارهێنانی تەکنەلۆژیای درۆن و پشتبەستن بە پیشەسازی سەربازی نێوخۆیی و پاڵپشتی خێڵەکان توانیوێتی لە قۆناغی بەرگریەوە بچێتە قۆناغی هێرشبردن. سوپا توانیوێتی گەمارۆی سەر ناوەندەکانی فەرماندەیی بشکێنێت و لە چەندین ناوچەی استراتیژی وەک خەرتوم و سەنار پێشڕەوی بکات. ئێستا 9 پارێزگا بە جۆرێک باکوور، ڕۆژهەڵات، پۆرت سوودان و بەشێکی زۆری ناوەڕاستی لەژێر دەستدایە. لە بەرانبەردا هێزەکانی پشتیوانی خێرا بە سەرۆکایەتی محەممەد حەمدان دەقلو ناسراو بە حەمیدەتی هێشتا لە ناوچەکانی دارفور و چەند بەشێکی کۆردۆڤان جێگیرن و ناوچەکانی ڕۆژاوای وڵاتەکەیان کۆنتڕۆڵ کردووە کە نزیکەی 5 پارێزگا پێک دەهێنێت. ئەمەش مەترسی دابەشبوونی جوگرافی وەک نمونەی لیبیا و یەمەن زیاتر کردووە. شارەزایان دەڵێن سوودان بووەتە گۆڕەپانی ململانەی جوگرافیای سیاسی نێوان بلۆکی ڕۆژاوا بە سەرۆکایەتی ئەمریکا و بلۆکی ڕۆژهەڵات، رووسیا، چین و ئێران. ئەم دەسوەردانە دەرەکیانە وای کردووە جەنگەکە درێژە بکێشێت، بە تایبەت کە هێزەکانی پشتیوانی خێرا لە ڕێگەی سنوورەکانی لیبیا و چادەوە پاڵپشتی بەردەوامیان پێدەگات. لە سایەی جەنگی نێوخۆییدا زیانی گیانی و مادی زۆر بە سوودان کەوتووە. بە پێی زانیاریە نافەرمیەکان تا ئێستا زیاتر لە 150,000 کەس کوژراون و گەورەترین قەیرانی ئاوارەبوونیش لە جیهاندا تێیدا سەری هەڵداوە. بە جۆرێک لە ماوەی 3 ساڵدا 10 ملیۆن کەس لە نێوخۆی وڵاتەکە ئاوارە بوون. ئەمە جگەلەوەی زیاتر لە 3 ملیۆن و 400,000 کەس وەک پەنابەر ڕوویان لە وڵاتانی دیکە کردو. ئەوکات 21 ملیۆن کەس بەدەست نەبوونی یاسایشی خۆراکەوە جەناڵێنن. 7 لە سەدی نەخۆشخانەکانی ناوچەی جەنگ لە کار کەوتون و 55 نەخۆشخانەش خاپور کراون. ئاماری بێکاری لەو ناوچانەی کە پشێویان تێدایە لە 32 لە سەدەوە بۆ نزیکەی 80 لە سەد بەرز بووەتەوە و زیاتر لە 5 ملیۆن کەس سەرچاوەی داهاتیان لەدەستداوە. زیاتر لە 7 لە سەدی دانیشتوان لە ژێر هێڵی هەژاریدا دەژین، لە کاتێکدا ڕێژەکە پێش جەنگ 38 لە سەد بووە. راپۆرتەکان ئاماژە بەوەش دەکەن کە لە ئێستادا لە هەر 4 کەسێک لە سوودان یەکێکیان کەمتر لە $2 ڕۆژانەی دەست دەکەوێت. سەرڕایەوەی سوپاجەخت لەسەر یەکلاکردنەوەی سەربازی دەکاتەوە، بەڵام شارەزایانی یاسایشی نیشتیمانی هۆشداری دەدەن لەوەی کە ڕەنگە جەنگەکە بەرەو دۆخێکی ناجەنگ و نائاشتی بڕوات کە تێیدا سوودان بەکردەیی بەسەر 2 زۆنی جیاوازدا دابەش ببێت.